تا دێت ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەرتەسکتر دەکرێتەوە بە جۆرێک ڕۆژنامەنووسان و چاڵاکان و ئەوانەشی بە وشە دژی زوڵم و گەندەڵیەکانی دەسەڵاتی پارتی و یەکێتی دەوەستنەوە ڕوبەڕووی هەڕەشە و چاوسوورکردنەوە و دەستگیرکردن و تەنانەت تیرۆریش بوونەتەوە. دەبینین ماوە بە بەرچاوی خەڵکەوە ڕۆژنامەنووسان و چاڵاکان بەبێ فەرمانی دادگا دەستگیر دەکرێن و کەیسی جۆر بە جۆریان بۆ دەکرێتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش باز لەوە دەکات کەیسەکانی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و تەنک پێهەڵچنینیان خەریکە لە حاڵەتەوە دەبێت بە دیاردا. بەداخەوە لە هەرێمی کوردستان کە دوو یاسای سەرەکی هەن و ئێمە ئیدعای مافی مرۆڤ و باسی ئازادی ڕادەربڕین دەکەین، هەردوو لایەنەکە هەم پێشێلکردنی مافی مرۆڤ هەیە و هەمیش ئەوانەی کە بەڕاستی لە هەرێمی کوردستان بە کەلیمەیەک بنووسن یا دەنگیان لێەوە بێ یاخود بۆ نمونە بە خۆپیشاندانێکی هێمنانە ڕخنەیەک لە دەسەڵات بگرێت، ڕخنەیەک لە حکومڕانی بگرێ کە خەڵک برسیە، کە خەڵک نەبووە، کە خەڵک نانی ئەوێ، خەڵک بژێوی ژیانی ئەوێ، خەڵک موچەی ئەوێ، ئەگەر نەنووسێ، ئەگەر دەنگی لێنە، ئەگەر بە خۆپیشاندانێکی هێمنانەیە نایەتە سەر شقا مجادەکان، ئەی چی بکالەوە زیاتر بەداخەوە گەرێکێ گوشەیەک بنووسێ یا ڕاپێکی زیندانەکان دەکرێ یاخود بێسەر و شوێنەکریا لە شارەکەی خۆی و دەرئەنرێ. ئەمە بەڕاستی جێگەی هەڵوێستە لەسەرکردنە ئەوەی کە زۆر جێگەی داخە دادگاکانیش لەم بابەتەوە بێلایان نین. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە ئەم دۆخەی دەسەڵاتدارانی هەرێم خوڵقاندوویانە ئەوە دەگەیەنێت هیچ ئومێدێکیان بەم کوردستانە نییە. لە هەرێمی کوردستان عەقڵیەتێکی سیاسی نەخۆش کچی پێخۆش بێ لە دەست ناپارێزێ لە بێیاسایی، لە پێشەلکاری، لە هەر کارێکی میلیشاگەری و تەنانەت زۆر جار هاوشێوەی تیرۆریستیش. بۆی بەڕاستی دۆخەکە زۆر مەترسیدارە، لەوە مەترسیدارترە کە ئێمە پێمان وا بێ کە ئەم دۆخە بە ڕخنەگرتن و بە ئەمە دەوەستێنرێ. بۆی بەڕاستی پێویستی بە فشارێکی گەورەی یان نێودەوڵەتی هەیە یان شەقامی هەرێمی کوردستان هەیە، چونکە حکومڕانانی ئەم هەرێمەی ئێمە جۆرێک لە بێمنەتیان هەیە وەکو بڵێ هەر بەتەمە ئەم وڵاتە نین، بەتەوێ ئەوە نین کە ئەوان بیانێ حکومڕانیەک بن کە لەم هەرێم ببێنەوە. دانێ هاوشێوەی دیکتاتۆرەکان، هاوشێوەی نموزەزی سەدام و لەمانە کە دوای خوان ڕۆشتن وڵاتێکی وا وێرانە بەجێ بێڵێن، دۆخێکی وا شێوا بەجێ بێڵن، خەڵک خۆزگە بخوازی بڵێ هەر ئەوان باشتر بوون. بۆیە بەڕاستی کارێکی زۆر بە عەمدیەوە بەڕاستی بۆ کار بۆمە دەکرێت. لە 29 ساڵی حکومڕانی کوردیدا دەسەڵاتداران لەگەڵ دروشمەکانی خۆیاندا ڕاست نەبوون، بەردەوامیش کاریان بۆ کپکردنی دەنگی ناڕەزایی و بنەبڕکردنی ئازادی ڕادەربڕین کردووە. ئەمەش بەهۆی ترس لە ناڕەزایی جەماوەر و لە دەستدانی دەسەڵاتەکەیان کە ئەم تێڕوانینە زیاتر سیمای دەسەڵاتە دیکتاتۆرەکانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.